پرسە استراتیژیەکان لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێراندا، کێشەکانی ئێستای کۆماری ئیسلامی ئێران و هەڵوێستی هەرێمی کوردستان، قوڵبوونەوەی بۆشایی نێوان دەسەڵات و خەڵک، قەیرانی ئابووری، بەردەوامی شۆڕشی ژینە لە دەربڕینی ناڕەزایەتی ڕۆژانەی ژناندا، بەهێزبوونی بەرەی ناڕازی لە دەرەوەی وڵات، زاڵبوونی بەرەی پایەداری لە پەرلەمانی داهاتووی وڵات کە بەرەیەکی توندڕەوە لە پەرلەمانی ئێران و دژی هەموو ڕێکەوتنەکە لەگەڵ ڕۆژئاوا و لایەنگری شەڕی ڕاستەوخۆیە لەگەڵ ئیسرائیل، هەروەها درێژەی سیاسەتی گەمارۆکانی سەر ئێران لەلایەن واشنتن و کێشەی شەرعیەتی دەسەڵات لە ئێران گرنگترین ئەو ئاریشە و کێشانند کە لە ئێستادا دەسەڵاتی سیاسی کۆماری ئیسلامی تووشی قەیران کردووە و لەم نێوەندەشدا پێدەچێت مەرگی ڕێبەری ئاینی کۆماری ئیسلامی ئێران و هەڵگیرسانی شەڕی ڕاستەوخۆی لەگەڵ ئیسرائیل مەترسیدارترین کێشەکانی بەردەم داهاتووی کۆماری ئیسلامی ئێران بن. دیارە لە ئێستادا ئەمریکا و ڕۆژئاوا لە پێناو ڕاگررتنی نرخی نەوت و ئاسایشی نەوتی ناوچەکە، هەروەها ڕێگریکردن لە شەپۆلی ئاوارەکان لە ئەنگریمانەوەی کۆماری ئیسلامی ئێرانن. بێگومان ڕۆژاوا مەترسی قەیرانی نەوتی هەیە و لێڕوونە لە ئەگەری هەڕەشەی جددی بۆ سەر سوپای پاسداران و دەسەڵاتی ئاخوندەکان دوور نییە ئێران موشک و درۆنەکانی ئاراستەی عەرەبستان و ئیمارات و سەرجەم وڵاتانی عەرەبی بکات. لێرەشەوە بێگومان ڕۆژاوا و ئەمریکا تووشی قەیرانێکی ئابووری جددی دەبنەوە. لالایەکی دیکەشەوە بە نەمانی ئاسایشی کۆماری ئیسلامی ئێران بێگومان شەپۆلی چاوەڕوانکراوی ئاوارەکانی پاکستان و ئەفغانستان و خودی ئێران ڕوو لە ڕۆژئاوا دەکەن. لەم دۆخەشدا وڵاتانی ڕۆژئاوا تووشی گەورەترین قەیران دەبن. بۆیە لە ئێستادا نەکە ڕۆژاوا بەڵکو و کەمترین وڵاتانی ناوچەکە و جیهانیش لەگەڵ ڕوخانی کۆماری ئیسلامین. بەڵام خاڵێک کە جێگای سەرنجە ئەوەیە کە بە مردنی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران و ئەگەری سەرهەڵدانی جەنگی ڕاستەوخۆی نێوان ئیسرائیل و ئێران ئیدی چارەنووسی ئێران ڕوو لە نادیاری بکات. ناوچەکە و جیهانیش بۆ ماوەیەک تووشی قەیرانی ئابووری و سیاسی و تەنانەت کۆمەڵایەتیش بکاتەوە. بۆیە پێویستە هەرێمی کوردستان وەک دراوسەی کۆماری ئیسلامی ئێران لە هەموو ئەگەرەکان بەتایبەت ئەگەری مردنی ڕێبەری ئاینی ئێران بە ئاگا بێت و خاوەن بەرنامەی خۆی بێت. بۆ پێی هەرێمی کوردستان خاوەنی سنوورێکی فراوانە لەگەڵ ئێران، هەر هەڕەشە و مەترسیەک بەدەر نابێت لە تێوەگلانی هەرێم. بۆیە گرنگە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئاگاداری مەترسیەکان بن کە بێگومان مەترسی گەورە و جددی بریتیا لە هاتنی بەلێشاوی ئاوارە بەرەو هەرێم، هەروەها شۆڕبوونەوەی قەیرانەکان و بەکارهێنانی خاکی هەرێم لەلایەن باڵە سەربازیەکانی سوپای پاسدارانەوە. لە ئەگەری هەڕووداوێک لە ناوچەکەدا و بەتایبەت پەیوەست بە ئاسایشی کۆماری ئیسلامی ئێرانەوە بەڕای ژووری شیکاری دامەزراوەی تیوار، پێویستە لە کورتخایەندا هەرچی زووە هەردوو پارتە سەرەکیەکەی هەرێمی کوردستان لە پێناو ئاراستەکردنی سیاسەتێکی یەکدەست و کارا و بە مەبەستی پاراستنی کیانی هەرێم دەست بکەنەوە بە گفتوگۆ، چونکە ئاشتەوایی ناوماڵی کورد و هێزە سیاسیەکان زامنی ئاسایش و مانەوەی بەهێزی قەواری هەرێمی کوردستانە. لە درێژخایانیشدا پێویستە هەرێم خاوەنی بەرنمەیەکی تۆکمە بێت لە ئەگەری سەرهەڵدانی قەیران لە ئێران و هەروەها خاوەنی بەرنامە بێت بۆ بەهێزکردنی سنوورەکان و دابینکردنی ئاسایشی خۆراک. لالایەکی دیکەشەوە هەرێم پێویستە لە ڕێگەی دۆستە ڕۆژئاواییەکانەوە خەمی بەهێزکردنی سوپاکەی بێت و بتوانێت سوپایەکی یەکگرتووی نیشتمانی لە چەند ساڵی داهاتوودا دابمەزرێنێت. ئەمە سەرباری ئەوەی دەتوانێت فشار بخاتە سەر ئەمریکا بە دابینکردنی سیستەمی بەرگری بۆ هەرێم، هەم بۆ پاراستنی هەرێم و هەمیش پاراستنی زیاتری بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکە.